دڵت چاوەڕێتی منە خانێ ئەی هەواڵم داوە بەچینای دەخانم ڕەفیق و هاوڕێتی منە خانێ ئەی کە پێی بڵێ بێتەوە زۆر پێویستە بێیەتی ئەو پاشای دڵی من بوو ئێستا خەڵ لە جێیەتیە ئەی بەیادی حەمەیریدا ئەم شەڵ دڵم لایەتی بەیادی حەمەیرێدا ئەم شەڵ دڵم لایەتی لە دەلی لە ناخۆشە بەخواوە شوێنێتی چۆنی دڵێ وا دەکەم نایە لە باوەشیکەم دوای باڵا بەرزەکە و پێم لێ دڵ بەشی خۆشکە ئەی لە بۆ خاڵە سەنگەرە هەردوو شاوی ماشەکەم دانەری عەلی محەممەد ئەو سەڵاو لێ دەکەم ئەی ئەحمەدی حەمیداسان لێرە ڕاست و شازەکەم لە بۆ مەحموود ئاکۆیە هەردوو شاوی ماشەکەم ئەحمەدی خاڵە زیاد بەدی من بیری دەکەم بۆ عەبدوڵڵا و بیارە ناوی ئەوان جوو دەکەم ئەی دکتۆری ئەحمە شۆرش ئەو سڵاوەی لێ دەکەم لەکوێ خاڵە سیڤە ئەم لەو ئەو لە ئۆماسەکەم ئەی بۆ ئەلەندی دڵشادە شەرمێ لە بیری ناکەم ڕەوە تاڵەبانی ئەم لەو ئەو لای ماچەکەم بۆی برایم قادرە ئەحمەدیشی تێ دەکەم من سەفای خاڵەوانی نەڵێ لە بیری دەکەم Super!